ئێمە گیانێکین لا دوو زەرزەدا وەک شیعر و ئاوا. سۆران و گۆران دوانەیەکی لە یەکجووی قەزای سەی سادقن. گۆران 5 خولەک لە سۆرانی برای گەورەترە. لە حەڤەی 6 ساڵی 1994 لە دایک بوون. ئەم دوانەیە تەنها لە ڕوخساردا لە یەک ناچن، لە زۆر شتدا هاوشێوە یەکترن و حەز و هەسوکەوتی ژیان نزیکە لە یەکترەوە. لە گشت قۆناغەکانی خوێندن پێکەوە بوون. لە پۆلی 12دا دووکیان کۆی نمرەیان 83.14 بووە. لە هەمان کۆلێژ وەرگیران. لە هەمان گروپ و قۆناغن. تەنانەت ئەم ساڵ هەردووکیان 2 ساڵەی قۆناغی سێن. پێکەوە یەک فەیسبووکیان هەیە و دروشمی ژیانیان پێکەوە جوانینە. سەبارەت بە ژنێنان خەڵک زۆر پێشنیاریەوەمان بۆکەن کە دوو کچی دوانە بێنین بۆ هەمیشە پێکەوە بین، بەڵام ئەوە پێوەەر نییە لا ئێمە. ئەگەر ێ لە داهاتوە دوو کچی دوانە بێنین و ئەگەر ئێوە ژنەکەن گرنگ لا ئێمە خۆشبەختی و پێکەوە بوونمانە. یەکێک لەو ڕوودا خۆشانی کە ڕوویا بێ لە ژیانمانەوە بۆ من لە پۆلی دەبووینەوە کاتە ئەمە ڕۆژێک من ڕۆژانە هەڵەسام لە یەکێک لە دەرزەکانە مامۆسا ناوێن نووسین بۆی لە کۆتایە ئەو سەحانە کۆبکات و دەرەجەمان بداتێ. لە کۆتایی ساڵا کە کۆی کردەوە هەمووینەکانی بۆ گۆران نووسی بۆمە و دەرەجە کە منەوە بوونەمە بۆ هەمی بۆ گۆران بوو. من لە گوێم نەدایە لە بەرەوەی من و گۆران جیاوازیمانێ هەموو شتێکی ئێمەوە کوێ گوایە. سۆران و گۆران یەک شێوازی جلوبەرگ لەبەر دەکەن. ئەمە شوای کردووە جیاکردنەوەیان لەلایەن خزم و هاوڕێکانیانەوە ئاسان نەبێ. کاتێکیش سەردانی بازاڕ و شوێنە گشتەکان دەکەن، سەرنجی خەڵکی بۆ خۆیان ڕادەکێشن. لە ژیانی ڕۆژانەیاندا کۆمەڵێک ڕوودا و ڕوویان داوە. بەم جۆرە باسی یادگاری و بەسەرهاتەکانیان دەکەن. لە خێزانەکەی خۆشمانە باوکم زیاتر لەمان لی تێکەچێت لە یەکمان ناکاتەوە. جاری وایە بووە سۆرانی ناردۆ بۆ بازار، بەڵام کە منی بینیوە داوای شتەکەی کردوتمە خۆ من نەناردۆ بازار سۆران و ناردۆ. و براگەورەکەشم ئەوی زۆر لی تێکەچێت تا ساڵی لە مەحەد بوو هاتەوە یەک ساعت لەسەر سفرە قسەی بۆ من کردووە و ئەوانە دوای سۆران هاوت سەرێکی ئەوی کرد و سەرێکی من کردوتی خۆم بە حسابی ئەو قسەم بۆ تۆ کردوت مەڵام من نیوترێ. جارێکیان سۆران قاتیشکە لە گەچیان گرتبوو، مام هات بۆ ماڵمان، سۆران لە ژووری ئەوی بوو من هەڵسام لەبەری مامەی هەڵمەسە دانشێتەوە بە قاچێک بۆ ئەڵەسی وڵا دوای سۆران خۆی کرد بە ژوورە مام سەرێکی منی کرد و سەرێکی کرد یانی تۆ نەبی قاچی شووە نەوەڵام من نەبووم ئەو سۆرانی برام بووە. دنیا ناتوانێ یەکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە. سۆران و گۆران دوانەیەکی لە یەکچوون. جیاکردنەوەیان لەلایەن خێزانەکەشیانەوە ئاسان نییە. سۆران گۆران دروستە؟ لێم مەگرن بەڕاستی زۆر لە یەک دەچن. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.